لێدان لە مێزمان دەنگبەرزکردنەوەمان بەهۆی ڕاگررتنی دانیشتنی پەرلەمانەوە یەک دنیا ڕاستی تاڵی لە پشتە. تاوەکو ئەم ساتەی کە قسە بۆ ئێوە یەکەم هیچ کات و بڕیارێک دیار نییە کە موچەی خەڵک چۆن وش بە چۆن بدرێەوە دوو مانگە دوو. هۆکاری نەدانی موچەی خەڵک بەشێکی ڕێکەوتنە لەگەڵ عێراقا بەشێکی ئەو قاچاخیە مونەزەمەیە کە اتفاقی لەسەر کراوە مؤسساتی دەوڵەتی لە پشتە کە حەجمی ماگانەی 170 ملیارە تا ئەم ساتەی ئێمە و ئێوە قسەکەین بەشیێرە زۆرێک داهاتینەوە دیارە و نادیارە و دیار نییە. ئێمە یەک ساڵە داواکەین بە پێی پێڕەوی ناوخۆ دانیشتن لەسەر قاچاخی لەسەر خاڵی سنووری باجی گەورە کۆمپانیەکانی حەزب بکرێت بە پلان دوایە خەن و ڕێگە نادرێ بکرێت. ئەگەر ئەمانە بکرایسە کێشەی موچەی خەڵک نەبوو ناکرێت مەسوولەکان شەوانە دەرمان بە قاچاق بێنن هەموو کاڵک مەسوول هەیە شەوی ملیۆنی دۆلار باو خەڵکنان نەبێ بیخوا ئەیانەوێ باس لەمە نەکەن. نێتێکەیە ئەڵێن وتستیان بڵێن چوارشەمە دانیشتنەوە بۆ خۆتان قسە بکەن ئێمە بۆ خۆمان قسە ناکەین ئێمە ئەمانوێ بەرپرسانی حکومەت بێنە بەردەم ئەم پەرلەمانە پێیان بڵێن لە ژێر سایی دەسڵاتی ئێوە و بەهێزە ئەمنیەکانی ئێوە لە خاڵە سنووریەکانم قاچاقیانەیە کرێ ئەمانە پارەی نەوتن کە دیار نەماون بەهۆی ئەم پارەی نەوتەوە لە معقولە بە دوو مانگ حکومەت 400 ملیاری نەبێ بە داهاتی نەوت و خاڵە سنووریەکانەوە بەڵام مەسوول هەبێ لە ساڵێکا 500 ملیۆن دۆلار براوەتە دوبەی پارەی قاچاقی بەڵام خەڵکنان نەبێ بیخوا ڕێگەمان نادەن ئەمانە لە پەرلەمانە باسکەین ڕێگەمان نادەن دانیشتن لەسەر ئەمە بکرێ ڕێگەمان نادەن بڵێن مەسوولەکان بە کۆمپانیای سکوریتی و چی ئەمەیان کرد دڵنیاتانەکەمەوە لەوەی ئەم فۆرمە لە حکومڕانی بەردەوام بێ ئەم قاچاقچیە و دیار نەبوونی نەوت و ئەم گەندەڵی و تاڵانیە 5 مانگ یاسای چاکسازیمان پەسەند کردووە یەک خانەنشینی نایاسایی پێشمەرگە و کەمەندامی سەنگەر و چی نەهێنراوەتە دەرەوە بۆچی ئەم یاسامان پەسەند کرد هیچ هەنگاوێ نییە وەزعی خەڵک ڕۆژ لە ڕۆژ خراپترە بێ ئەو داگی ڕێک وەکو سۆڤێتی لێ هاتووە کوردستان بە گەندەڵی واستە و تێوەگلان ئیشەکانە ڕوا بۆیە ئێمە ئەوەی لە توانامان بێ هەموو قوتێکە خەینەکەر بۆ ئەوەی دانیشتنی پەرلەمان ڕابگیرێ تاوەکو لەسەر قوت و ژیانی خەڵک ئەبێ لەو پەرلەمانە ڕوبەڕوو پێیان بڵێن فلان مەسوول و فلان و فلان قەریکی قاچاقین لە ڕێگەی فلان و فلان و فلانەوە هیچ مانایە بۆ حکومڕایینە ئەڕۆینە سەر بار هەڵگرە قاچاقیان سیرەکەن زۆر بێمنەتانە سەیرەکەن ئەڵێن هەموو پەرلەمانیش بێ ئێمە قاچاقی ڕاناکرین بۆیە خەڵکی کوردستانەمە بزانێ دڵنیا بن لەگەڵ عێراق ڕێک نەکەون ئەم قاچاقی و گەندەڵی و دۆسیەی نەوت حەجمی فەساد لە کوردستانە بێموچەی دەهێندە ئێسە زیادەکە و قەیرانێکی قوڵی چاوەڕوان نەکرا و دێتە ئاراوە کە دۆخی سیاسی و دۆخی کۆمەڵایەتی و دەیان کێشەی تری بەدواوە دێت بۆیە ئەوەی ئێمە بۆ ئەمەیە ئەگەر نەشتی شخصیە نەقەراری پێشوەختە نەڕەعە ئێستا با پێمان بڵێن نوێنەرانی حکومەت دێن لەسەر پرسی قاچاقی و دۆسیەی نەوت و باج و ڕێکەوتن لەگەڵ عێراقا هەی نەکەین تاوەکو ئێستا حکومەت هێریەم ئامادە نییە بە ڕسمی ڕایگەێنێ 250,000 بەرمیل نەوتەدا نیوەی داهاتی خاڵە سنووریەکانەدا لە بەرامبەر سەوانکردنی موچەی فەرمانبەرانە ڕای نەگەیاندووەتە ئێمە ناڵێن ئەڵێن ئەبێ کۆبوونەوەی پەرلەمان لەسەر موچە و ژیانی خەڵک بکرێت لە خەڵکی کوردستانە پرسم بەرپرسی فەرمانگەی هەماهەنگی پەیوەندیەکان چ ڕەبتی هەیە بە کۆچی گەنجانەوە گەنج لەبەر بێکاری لەبەردە گەندەڵی نەبوونی ژیان کاسبی موچە لە ماوەی 4 ساڵە 2000 معمەل لە کوردستانە داخراوە ئەمە بێکاری دروستەکە بەهۆی قاچاقی مەسوولەکانەوە لە ئاژەڵ و کشت و کاڵەوە هەرچی پرۆژەی ئاژەڵداری و هەزار حوزی ماسی لە ماوەی ئەم مانگا داخراوە لە بەرەوەی مەسوولەکان ماسیش بە قاچاقێنن دەرمانیش بە قاچاقێنن لە ماوەی 2 ساڵە لە ساسی گەنجی کوردستان تووشی ماتەی هۆشبەر بوو ئەزانن بۆ لە بەرەوەی مادەی هۆشبەر بە قاچاقی داخلی ئەم وڵاتەیە بێت هەموو کەسێک لە وڵاتە ئازانێ من ئەزانم معقول لێوان نازان بەڕێزانێ ئێمە لە فراکسیۆن یەکێتی نیشتمانی کوردستان کامڕۆ بەشداری دانیشتنی پەرلەمانمان کردووە بەلامانەوە گرنگ بووە لەو بارودۆخەی ئێستا هەرێمی کوردستانی پیاتەیە پەڕێت کە نەبوونی موچە و کەمی موچە و دواکەوتنی موچە و هەروە بارودۆخی دارایی لە هەرێمی کوردستان بەلامانەوە گرنگ بووە کە بابەتی گرنگی ڕۆژ پەرلەمانی کوردستان ناقەشەی لەسەر بکات دوایە گفتوگۆی کەکرا ڕێی فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان وایە کە کۆبوونەوەکان تایبەت بکرێن بە پرسی موچە و هەروەها هاتنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆی پرسیارانە ڕوبەڕووی بکرێتەوە پرسی موچەوە هەموو لایەکتان نەزانن لە یەکەم ڕۆژەوە فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان لە پێشەوەی ئەو سەنگەرە بووە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە لە کاتی خۆیان موچە دابین کا بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆیە بە پێویستی ئێزانی دوایەوەی کە نەهاتنی ئەو پارەی کە لە بەغاوە گاتە هەرێمی کوردستان و ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ڕایەگەینە کە ناتوانێت موچە دابین کات بێنە پەرلەمانی کوردستان کۆبوونەوە تایبەت کات بە پرسی موچاوە بەلامانەوە گرنگە ئەگەر
بۆ داهاتووە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بێ پێمان وایە ئێستا بێ ئەم جەلسەیە تایبەت کرێ بە مەسەلەی پرسی موچە و بۆ ئەوەی بتوانین گفتوگۆ و مناقەشە بکەین و پێشنیاری پێویست بۆ حکوومەت و حکوومەتی ڕوونکردنەوەمان باتێ بەخێر بن سەر چاومان ناخۆبەشی دوو مانگ داهاتی ناخۆبەشی موچەیەک نەکات لە ڕاستی ئەمە بەردەوامی مەقسەمان لەسەرەوە کردووە پێشتر حکوومەت ڕایگەیانەوە بە هاتنیە و پارەیە توانێت موچە دابینکە ئێمە لە ڕابردووەوەمان وتووە کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازی لە سەرچاوەکانی داهات بکە لە هەرێمی کوردستان لە سەرەتای ئەم خولەوە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگیر بووین لەسەرەوەی چاکسازی لە سەرچاوەکانی داهات بکرێت چاکسازیکردن تەنیا لە خەرجانیە لە هەرێمی کوردستان سەرچاوەکانی داهاتە نەوتیەکان داهاتە نانەوتیەکان پێویستێکن لە ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی ئەمە بابەداخەوە ئەوەی کە هەبووە تەنیا لە کۆبوونەوەکان بووە تەنیا لە ڕاگەیانەکان باسکراوە بە عملیش لەسەرەوە نەکراوە بۆیە بەردەوامیان پێداگر بووین لەسەرەوەی بە ئێستاشەوە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە چاکسازی لەم سەرچاوانەی داهات بکات بۆی بتوانێت بە داهاتی ناوخۆ و نەوتی و نانەوتەکان بتوانێت موچە خۆرانی شاندی یەکێتی لە حکوومەت بەشێکن لە شاندی دانوستانکاری هەولێر و بەخدا ئێوە قسەتان لەگەڵ نەکردوون ئایا ئامادەنین بێنە پەرلەمان ئەچیت یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکە لە حکوومەت وە شاندەکەش بەشیشی ئێساسی هەواڵانی ئێمە بووە کە لە حکوومەتن بەڵام ئێمە قسەمان لەسەر حکوومەتە ئێمە مانێ حکوومەت بێوەڵام باتەوە بەڵام پێشتریش خۆ حکوومەت داتۆتە پەرلەمانی کوردستان بەڵام ئێستا لەم بارودۆخە ئێستا ئەمانەیە حکوومەت ڕوونکردنەوە بدات کاتێککە وەفدێک ناچێت بۆ بەغاو بە دوچوون ناکا بۆ مەسلەی موچە پلانی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان چییە؟ ئێمە بە پێویست زانین ئەگەر کۆبوونەوەکە بەردەوام بێت پرسی موچە بخرێتە ئەجندای بەرنامەکە مەسلەی ئەوەی کە حکوومەت چی پێویستەکە پێویستی بەوەی کە حکوومەت بێتە پەرلەمانی کوردستان ڕوونکردنەوە لەسەر ئەم بارودۆخە تازەیە بات و بەخێر بن سەر چاومان